ئەوەی جێی تێڕامانە ئەوەیە کە وەزیری دەرەوەی عێراق باسی لەوە کرد کە وەرەقەیەکی ڕێککەوتن لە نێوان تورکیا و عێراقا هەیە کە شەرعیەتی داوە بەوەی تورکیا 5 کیلۆمەتر بێتە ناوخاکی عێراق لە ڕێی هەرێمی کوردستانەوە کە بەڕاستی ئێمە دژی هەموو جۆرە تەدەخول و لەشکرکێشی و سنوور بەزاندن و بۆردومانێکی هەرێمی کوردستانین چ لەلایەن دەوڵەتی تورکیاوە بێت چ لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بێ کە لە ماوەی ڕابردوو بۆردومانی شاری هەولێر کرا. بەداخەوە دەیڵێم ڕێکەوتنێکی تریش هەیە لە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان لە نێوان هەردوو لایە کە بە ڕێکەوتنی شنگال ناسراوە، ئەوەش مەترسی پێکدادانێکی ترەکە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە دژی هەردووکیان دەبین و دڵنیاتانەکەینەوەی پێمان بکرێ لە ڕێ ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە سەرەڕای ئەوەی کە هێشتا حکوومەتی نوێ تەشکیل نەبووە و سەرۆکی کۆمار هەڵنەبژێردراوە، بەڵام ئێمە بەردەوامە بین لە هەوڵەکانمان، دەستی ئێوەش خۆش بێت بۆ ڕەتکردنەوەی هەر دەست درێژی و داگیرکاریەک بۆ سەر هەرێمی کوردستان و بوونی پێگەی سەربازی وڵاتی تورکیا لە هەرێمی کوردستان دەمێکە هەیە کە پێگەیەکی سەربازی و هەواڵگری مەترسیداری هەیە کە تیرۆری لە ناو هەرێمی کوردستان ئەنجام داوە، بۆردومانی ناو شارەکانی هەرێمی کردووە و بۆتە مەترسی لەسەر ژیانی خەڵکێکی زۆری ئێمە لە گوندنشینەکان لەوانەی کە لە ناوچە سنووریەکانان نیشتەجێن بەردەوام بەداخەوە دەیڵێم بۆتە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیەکانمان بە تایبەت لە ناوچەی دوهۆک و لە دەوروبەری. ومێ دەکەین بتوانین بەر بەو لەشکرکێشی و تاوانکاریانە بگرین کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان و یاداشتەکەشتان هەم من هەم هاوڕێکانم ئەوەی پێمان بکرێت دەیگەێنی نەجێ و لە هەوڵەکانمان بەردەوامە بین کە بەداخەوە دەیڵێم بەشێکی ئەم کارەساتانە حکوومەتی هەرێمە کە ڕێکەوتنێکی 50 ساڵەی بە ناوی نەوتەوە لەگەڵ وڵاتی تورکیا هەیە. لە خولی چواری پەرلەمانی کوردستان من داوام لە سەرۆکی حکوومەت کرد کە ئەو گرێبەستە بێنێتە پەرلەمان. کاک دکتۆر شێرکۆ کە ئێستا لێرە و کاتە پێکەوە بووین باسی لەوە کرد کە ئێمە ناتوانین ئەو ڕێکەوتنی 50 ساڵە ئاشکرا بکەین بۆ پەرلەمان لەبەرەوەی خاڵی ئەمنیتیایە، بە دڵنیایەوە خاڵە ئەمنیەکانی گرێبەستی 50 ساڵە ئەمەیە کە ئێستا ڕوەدا لە لەشکرکێشی و لە بۆردومان کە بەشێکی زۆری مەصرەفی ئەو لەشکرکێشی و بۆردومانە لەسەر گرێبەستی 50 ساڵە لە پارەی نەوتی هەرێمی کوردستان دەدرێتەوە.